بەڵێ خۆشەویستان وەک دەزانین ئەمڕۆ کۆبوونەوەی سێقۆڵی نێوان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عراق و هەروەها مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە نەجەف بەڕێوەچوو دیارە ئەم کۆبوونەوەیە دەنگدانەوەی زۆری هەبوو لە تەواوی عراقدا لەسەر ئەم پرسە و دەرەنجامی ئەم کۆبوونەوانە گرنگترین ئەو خاڵانەی کە دەشێت لەم کۆبوونەوەیە سوودی بۆ تەواوی گەلی عراق و هەرێمی کوردستان هەبێت من میوانێکم لەگەڵدا دەبێت و گفتوگوی زیاتری لەگەڵ دەکەم کە بەڕێز هەرێم کەمال ئاغایە کە بەڕێزیان سەرۆکی فراکسیۆنی یەکێتین لە پەرلەمانی عراق و ڕاستەوخۆ لە بەغداوە میوانمانن کاکەرێم سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرنجی جەنابەت لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ بزانم. سڵاو ئێوەش لە بینارانی کورسان نوێیز دیارە وادەی ئەو سەقفە زەمەنیە یان ئەم کاتە دەستوریە کە دیاری کراوە بۆ دیاریکردنی سەرۆکی کۆمار و دواتریش دیاریکردنی کوتلەی گەورە بۆ هەڵبژاردننی یان پێکەنانی کابینەی نوێ دوای هەڵبژاردننی ئۆکتۆبەری 2021 ئەم پرسە ئێستا بۆتە گفتوگویەکی گەرم لە نێوان لایەنە سیاسەکان و یان لایەنە براوەکانی هەڵبژاردننی ئۆکتۆبەری 21 و ئەوەی کە ئێستاکە زیاتر گفتوگۆ پێوە دەکرێت ئەم هاوپەیمانانەیە کە بە شێوازێک لە شێوازەکان نەتوانرا هاوپەیمانێتەکە بۆ پێکەنانی حکوومەت هاوپەیمانەتێکی گشتگیر بێیان هەمەلایەن بێ بەڵکو چەندلایەنێکی سیاسی بەڕێ سەدرەکان و لەلایەن کورد و پارتی و لەلایەن سونەش حەلبوسی کە دەتوانین لێن زۆرینەی سونەن بێکەوەن ئەم هاوپەیمانێتان پێکێناوە کە بۆتە شێوازێک لە بیربۆچوونی هەر لایەنێک بە شێوازێک مەسە بۆ نمونە سونەکانیش گلەیان هەیە کە دەڵێن نەدەبایە حەلبوسی ببێتە بەشێک لە کێشەکانی نێوماڵی سونە و کوردیش کە وەکو بەتایبەتی ئەمە کوێچێت نیشتمانی کوردستانی پێمان وایە کە پارتی نەدەبایە بێتە بەشێک لە کێشەکانی نێوماڵی شیعە لەبەروی ئێمە پێمان وایە بۆ ئێستا و داهاتوش کە نێوماڵی شیعە دەبێتە ڕنگدانەوەی ینی تەبایی نێوماڵی شیعە دەبێتە ڕنگدانەوەی بۆ هەماهەنگی یان ئارامی سیاسی ئارامی بۆ پرۆسی سیاسی یان سەرکەوتنی پرۆسی سیاسی وەڕنگدانەوەی باشی دەبێت بۆ هەرێمی کوردستان ئێمە وەکوێچێتی پێمان وایە وەکو فەلسەفەی جەنابی مامدەلار پێمان وایە ئارامی لە بەغدا لە چەقی بڕیاردان ڕنگدانەوەی دەبێت لەسەر سیاسەتی ئابوور و سیاسەتی ئەمنی سیاست بە شێوەیەکی گشتی لە کۆی پرۆسی عێراق ئەوەی کە پێشمان وا دەخوێنەوە کە بوونی پشێ و کێشە لە بەغدا ڕنگدانەوەی باش دەبێت بۆ لایەنێکی سیاسی وان پێمان وایە بیرکردنەوەیکی کورد و یان کوردخانە کوردبینە بۆی ئەوەی کە ئێستا هەیە گفتوگوانە بەچێ دەگە بە تایبەتی دوای عێراق ئەگەر ئێمە هەرچەندە لەوانەیە لە ڕووی شیعار و گفتوگۆ هەمووی دەڵێ عێراقیش سەر بە خۆ دوور لە ئەجەندای سیاسی دەرەچی بەڵام پێم وایە عێراق تا ئێستا نەیتوانیوە نە سیادەی خۆی پارێزێەوە نە ئەم کاریگەریە هەرێمایەتی کە لەسەر عێراقەیە تا ئێتاش چ لە شەڕی داعش کە بینیمان دەوری وڵاتان بە تایبەتی ئێران هاوپەیمانان هەموو ئەوانە ژوایان کردووە کە بەژەوەندەکانیان لەگەر عێراق هەبێ و بیربۆچوونیان هەبێ و لێ گەیشتنی شەوێ ئەمە کە ئێستا دەگۆزەری بە تایبەتی کوبوونەوەی ئەمڕۆ لەسەر ئەوەی فشارانی کە لەسەر ئەم سێ لایەنەیە لایەنی شیعی بە ڕێبەراتی بە ڕێز مقتەدا سەدر لایەنی پارتی و لایەنی سونە کە بتواندرێ لایەنی تریش دەرەوەی ئەم سێ بژاردەیە کە هەن بۆ نمونە کە ئەوانە چەشیان لەدەستە بە تایبەتی لایەن ئیتاری تەنسیقی کە ئەمڕۆ هێزێکی بەهێزە ئەنی لە پرۆسی سیاسی دەوری هەبووە لە قوربانیدان لە ڕابردوو بۆ ڕوخانی سەدام دەوریان هەبووە تامیشکردیان بەو شێوەی یان بە زۆرکردنی بەم عارزە خۆی ئەمە لەوانەیە ڕنگدانەوەی خراپی بێت لایەنی تریشکە ئێمە کورد تاکی دەکەینەوە بوونی هەر بەشێکمان بۆ لایەک و دژایەتی لایەنەکەی تر ڕنگدانەوەی خراپی دەبێت لەسەر هەرێمی کوردستان باشە کاکەمال کاکەرێم ببوورە ماوەیەکی زۆرە کە باز لەوە دەکرێت کە تەواو ئەو پرسە یەکلایی بۆتەوە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک دەهێنرێت لە ئێستادا ئەم کۆبوونەوەی بەرەنجامی چییە؟ هۆکار چیەکە لەم ئانوساتەیە و هێندەی نەماوەکە کۆتا دانیشتن لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار ئەنجام بدرێت؟ وا دەبیندرێ حکوومەتێک کە ئەگەر چ بەڕێز مقتەدا سەدر یان ڕوتی سەدر بەرە و مەعارەزە بڕوە حکوومەتێک لە تەمەنێ 4 مانگ زیاتر نابێ واش دەبیندرێ ئەگەر ئەو بەرەی کە ئێستا بە ئیتاری تەنسیق نادۆ بردرێ کە زۆربەی لایەنەکان با بڵێن لێ کۆبوونەتەوە دیسان ئەمانە کە لە دەرەوەی ئەم حکوومەتە بن وا دەبێت تەمەنی حکوومەتەی داهاتوو لە 4 مانگ زیاتر نابێت ئەمە بۆیە خوێندنەوەیەکە کە نابێتە ئارامی و ئاسایشی وڵات بەم شێوازێکی هەیە دەبندرێ حکوومەت بە هۆی نەسیجی کۆمەڵایەتی ئەم وڵاتی کە ئێمە
لە کورد و لە عەرەب و لە شیعە لە سوننا لە تورکمان لە کورداشێ لە نەتەوەی جیاواز لە دینی جیاواز لە مەسەبی جیاواز و لە دیبازەی دەستوری باسی تەوافق دەکات پێم وایە تەوافق بۆ عێراق و ئەم قۆناغە بە تایبەتی داهاتوش عرفێکە کە دەبێت کاری سە بکرێ و عرفەکە ڕابردوش ئێمە وەکو هەموو لایەنە کوردیەکان ڕێک بوونی لەسەر ئەوەی کە مەبدەئی تەوافق مەبدەئی تەوافق ببێتە بنەمای کارکردن لە عێراق کاتێک مەبدەئی تەوافق نەمینێ لەوانەیە زۆرینە هیچ ئێمە وەکو بە شەڕ ئەندام پەرلەمانی کورچیمان پێ دەکریان زیاتر چەندە کورسێک یان کەمتر چەند کورسێک بۆیە مەبدەئی زۆرینە کە ئەوەی ئێستا لە پێناو کورسیەک یان پۆستێک کە بە تایبەتی پارتی سواری سەر ئەم شەپۆڵە بووە پێم وایە لە داهاتوو کورد لەم بیری بۆتون و فکر و مەبدە زیانی پێدەگەێنێت ئەمەی بەڕێز ڕوتی سادشکە ئێتا لەسەری دەڕۆن لەوانەیە ئەم حکوومەتێک کە ئاماژەم پێدا بۆ داهاتووی ئەم وڵاتە لەم قۆناغی ئێستا بە تایبەتی هەتا لێ ناو ماڵشیعاش لەوانێ ڕنگدانەوەی خراپی بێ و ئەمە بیری بۆتونێکی بڵاو کە ئێستا بەم قۆناغا بەشێک لاوانەی کە ئێستا هەن کە هەموو چەکدار و چەک لە دەست و ببنە دەرەوەی ئەم حکوومەتێک کە بە ناوی ئەغڵەبێ وەتەنی کە داوانێ پێک بێنێت لەوانەیە حکوومەتێک بێت تەمەنێکی کورتە بێ بۆی ئێمە وەکو یەکێتی ویان ئەو برادرانی تریش کە لە دەرەوەی ئەم تحالفەن پێیان وایە بۆ ئەو قۆناغە و ئارامی عێراق و ئارامی لە ڕووسیاسی ئابووری ئەمنیوە کە ئەو عێراق لە ڕووسیادەوە دەناڵێنێ بە کۆمەڵێک پرسی گەورە پێشەکردنی سیادی عێراق خاچی عێراق خاچی کوردستان بوونی داعش سەرهەڵدانەوەی چالەچەکانی چەتەکانی داعش زۆر ڕۆژ بە ڕۆژۆتر بووە بۆی بتوانرێت سەیتە لەسەر هەموو قۆناغانە بکەین و عێراق لەم مینێت و قۆناغە پڕهەستیارە دەربازی بێ و تەداخڵاتی ئەقلیمیش بە کۆی دەنگیەک لە هەموو لایەنەکان نەک لایەنێک کەمتر کرێتەوە پێماوە پێویستی بە هاوبەشی و تەوافقی هەیە بۆ ئەم قۆناغە تێپەڕێ بەداوامبوونی لەسەر ئەمەی کە ئێستا هەیە ئەم پێمایە هەم زیان بە هەرێمی کوردستان دەگەێنێتەوە هەرێمی کوردستان دەگەێنرێ و بۆ یەکریزی ناوماڵی کوردیش کە ینی دەتوانین بڵێن تێبینی هەیە کە شکێنراوە ئێمەوە پێمان وایە وەشی ئەژ خۆیان وا دەبینین کە کورد بەشێکی کورد ئەمڕۆ بۆتە بەشێک لە ناو کێشەکان نێوماڵی شیعە وەمە ڕنگدانەوەی خراپی دەبێ واگەر تێبینی تەن لێدوانێکی سەرکردەکانی تری سنە بکەیتەوەی جیالەوەی هەڵبوسی خەنجەر و ئەو با بڵێن پێکە ینی تەقدم و عزم کە لە سیادە خۆیان بینیوەتەوە ئەوانش هەمان ئەو بیری بۆچوونی ئێمەمان هەیە کە نابێت نەسونە نەکورد ببینێ بەشێک لە نێوکێشەکانی نێوماڵشیە باشە. کاکەرێم ئەوەی کە هەبوو لەم دەنگدانەدا کە لەژێر فشاری شەقامدا ئەم دەنگدانە ئەنجام درا و حکوومەت هەڵوەشایە و دووبارە خەڵکی عێراق دەنگدەری عێراقی دەنگیدا چاوەڕێی ئەوە دەکرا کە جۆرێکی دیکە لە سیستەمی حکومڕانی بێتە ئاراوە ئەو گرژیانی کە لە ڕابردوودا هەبووە لەم حکوومەتە نوێدا و لە کاتی پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراقدا گرژیەکان دووبارە دەبێتەوە بەڵام ئەوەی کە هەیە خەڵکی پێچاوانەکەی دەبینن کە گرژیەکان لە پێگەێنانی ئەم حکوومەتە نوێدا زیاتر بوون لە ڕابردوو بە جۆرێکە لە ئێستادا بەری شیعی بوون بە دوو بەشەوە لە هەمان کادا کوردیش بە یەکدەنگی نچوونێتە بەغدا لەسەر پرسی سەرۆ کۆمار پێتان وایە کاریگەری وڵاتانی دیکە و بە دیاریکراوی وڵاتێکی ئێران چی دەبێت بۆ کۆتاهێنانی گرژیەکان و بۆ شێوەیە کە لە بەرژەوەندی گەلی عێراقدا بێت پرسی سەرۆ کۆمار یەکلایی بکرێتەوە گومان لەوە نییە وڵاتانی دراوسێ و هەرێمایەتی کاریگەری زۆری هەیە لەسەر عێراق واقعی عێراق جیۆپۆلیتیکی عێراق ڕابردوو مێژوو ئەو کارکتەرانی کە ئێستا بەرپرسیارەتیان هەیە لە عێراق لە ڕابردوو لە بەرەی معارەزە و دژبان ڕژێمی سەدام ینی کۆمەڵێک گرێبەستی و یان باڵێن پەیوەستبەستی هەیە لەم واقعی کە دەبیندرێت لە عێراق و سیاسەتی هەرێمایەتی کاریگەری هەبووە و هاوپەیمانی دژی داعشیش خۆی لە خۆیدا بەشێک بۆ لەو ئەوەی کە عێراق هەم ڕزگار بێت لەم وابەستەیە یاخود مەسەلەی وەستانی عێراق سەر قاچی خۆی ئەمە پرسیارێکی گرنگەوەی کە ئاماژت پێدا بۆیە پێم وایە لەم قۆناغە عێراق ئەوەی کە دەتوانی ڕزگار بێت لە کۆی هەموو ئەو کێشانێک کە هەیەی کێشەی ئابووری کێشەی ئەمنی کێشەی سیادە و ئەم تەداخڵاتی کە تۆ ئاماژت پێدا ئەمە بە مەبدەئی تەوافق دەبێت ئەمە بە کۆدەنجی هەموو لایەک دەبێت کە بتوانین نەک لایەنێک پێ وایە دەبێت بە فریاد ڕەسەنی هەموو ئەمانێک کە هەیە بە هاوپەیمانێتی کۆی کە ئێستا ڕایانگەیاندووە توان چارەسەری بکەن بێگومان ئەمە چارەسەر ناکرێت خۆشم ئاماژەم زیاتر لە زارێک پێدا ئەم حکوومەتەی تەشکیل دەکرێت یەکێک لەو بەرانی بۆ نمونە کە هەیە تەمەنی لە چوار مان کەمتر نابێ بۆیە دەبێت ئەوەی کە پێویست دەکات مەبدەئی تەوافق بتواندرێت حکوومەتێکی نیشتیمانی هەمەلایەنە بۆی بتواندرێت هەموو
بە پرسیارەتی هەرگرن لە کاری چ ئەو گروپانەی با بڵێن چەکدارن دژیە لە دەرەوە یاسا و چ ئەو بابەتانەی کە پەیوەستن بە مەسەلەی سیادە و ئەمن و ئابووری ئەم وڵاتە بۆ ئێمە پێما وایە گەڕانەوە بۆ سەر مێزی لێگەیشتن و تەوافق مەبدەئی تەوافق تاکە ڕێگایە بۆی عراقلی دەرچێ و سواربوون لەسەر ئەم شەپۆلەی کە لە پێناو پۆستێک بەدەستهێنانی ئەمە کاریگەری لەسەر ئایندەی خەڵکی کوردستانی دەبێت لەسەر حکوومەت هەرێمی کوردستان دەبێت لەسەر ئابووری داهاتوی بژێوی خەڵکی کوردستان دەبێت لەسەر مادەی تەسلو ناوچە شێشە لەسەرەکان دەبێت تو بەرەیەکی گەورەی ناوماڵی شیعە بکەیتە بە دژمنی خۆت لە پێناو پۆستێک لە پێناوی کە تۆ دەسەباری شتێ بکەیت پێم ئەمە لە بەرژەوەندی کورد نەبوو ئێمە ببینە بەشێک و پێشتریش وەکو یەکێتی و پارتی بە تایبەتی وامان بڕیاردا بوو کە ئێمە وەکو کورد نبینێ بەشێک بەڵکو بینە بەشێکی چارەسەر بۆ نێوماڵی شیعە لە ڕابردوو ئەم داواکاریەکانی ئێمە لە دەستوری عێراق بەشێک بوونێ لە پشگیری ئێمە بۆ ئەو مافەکانی ئێمان مافی خەڵکی کوردستان مافی قوربانەکانی خەڵکی کوردستان ئەوەی تو ئێتا بچی بە بەشێک و سڕینەوەی هەموو ئەو قوربانیانەی کە لە ڕابردوو بەیەکەوە داوتانە پێمان ڕنگدانەوەی خراپی دەبێ وەمە بەشێکە هیوادارین لەم دانیشتنی ئەمڕۆ ئەم هەرەیە ڕاست کرێتەوە ببێت ئەوەی کە مەبدەئی تەوافق چارەسەری ئەم گرژانە دەکرێت و بێت ئەوەی کە ئەمەی کە لە ڕابردوو لە پێناو بیرکردنەوەیەکی تەرچی حزبایەتی بێ پۆست بێ پلە بێ بەڵام بەرژەوەندی خەڵکی کوردستان گرنگترە لەوەی کە ئێمە چلایەنێکی سیاسی پۆستێکی دەست دەکەوێت بەرژەوەندی خەڵکی کوردستان داهاتوو خەڵکی کوردستان ئەمنەتی خەڵکی کوردستان بژێ و شایەتەدارەکانی خەڵکی کوردستان ناوچە شێشە لەسەرەکانمان گرنگترە لەوەی کە تۆ لە پێناو پۆستێک و لە پێناو دەستکەوتێکی شخصی حزبی بتوانێت بەشێکی گەورەی نێوماڵی شیعە بکەیتە دژمنی خۆت. باشە کاگەرم بە دیاریکراوی دەمەوێت لەسەر پرسی ئەو دواتویتی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق کە بەروی بچێت ناو کۆبوونەوەکە ئاماژەی بۆ کرد کە بەڕێ دەکەون بۆ پێگێرانی حکوومەتێکی عێراقی نیشتیمانی نەڕۆژهەڵاتی بێ نەڕۆژ ئاوایی بە دیاریکراوی لەسەر پرسی نەڕۆژهەڵاتی و نەڕۆژ ئاوایی دەمەوێت بوەستم لەناو وڵاتێکی لەنێو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەزانین کە کۆمەڵێک کێشە هەیە بە دیاریکراوی کێشەی تائیفی و سیاسی زۆر هەیە و لە نێویشیاندا وڵاتێکی وەکو عێراق دەبینین کە لە ئێستادا کێشەی تیرۆر بەرۆکی گرتووە کێشە سیاسیەکان زۆر لە ئێستادا گرژی زۆری تێکەوتو لە نێو حیزبە سیاسیەکاندا پێتان وایە پێکێنانی حکوومەتێکی لەم جۆرە نەڕۆژهەڵاتی و نەڕۆژ ئاوایی بۆ ئێستای عێراق هێندە ئاسانە و لە داهاتووشدا حکوومەتێکی لەم جۆرە چۆن پێکەهێنرێت؟ خۆی بەڕێز حەلبوسی لەم توێتەی ویستیتی هەمویان ڕازی بکە و کاتێک دەڵێ ئێمە پابند نابین بە تەداخڵاتی هیچ وڵاتێک خۆی کۆبنەوەی ئەمڕۆی هەیە خۆی لە خۆیدا و پابندبوونێ یان ئەم پرسەیە کە وایان لێ کرد دوو کە باسی بەڕێز مختەسەدر باسی ئەغلەبیەی نیشتیمانیانی بەڵام ئەو باسی نیشتیمانی عێراقی دەکەنی ویستیتی هەم لایەنەکەی تریش ڕازیکەن کە دژ ئەم هاوپەیمانان بۆیە لەوانەیە ئەوەی لەو توێتەی دیاریکردووە بۆ ئەو خۆناغا ئەگەر بێوێ حکوومەتێکی نیشتیمانی عێراقی پێک بێنرێ دەبێ بگەرێتەوە بۆ مەبدەئی تەوافق ئێستا ئەم لە دەروی مەبدەئی تەوافقە لەوانەیە توێتەکەی لەگەر مەبدەئی تەوافق یەک نەگرێتەوە گەڕانەوە بۆ مەبدەئی تەوافق لە دوادێری توێتەکەی کە ئەوەیە کە پێویستە بگەرێتەوە مەبدەئی تەوافق بۆی بتواندرێ ئەم کێشانەکە هەیە هەم لە ناو ماڵی سوننە دوور بێ لە ناو ماڵی کورد دوور بێ لە ناو ماڵی شیعە دوور بێ لە کۆتا ئەوە لە ناو عێراقیەکان دوور بێ عێراق بتوانێت کە ئەم حکوومەتەی کە ئێستا زادە و داخوازەکانی شەقامی عێراق لە بەهۆی نەبوونی و نەداری کۆمەڵێک کێشەی نادروست و ئەمڕۆکە بێ کێشەی دروستکەیتەوە لەوانەکو ئاماژەم بێ لە حکوومەتێکی تەمەن کورد بێ لە حکوومەتەکەی بەڕێز عادمادی زۆر تەمەنی کورتتر بێ. باشە کاگەرێم دەمەوێت لەسەر پرسی دەست پێشخەری دیکە یاخود چاوەڕێ دەکرێت کۆبوونەوەی دیکە ئەنجام بدرێ بەدر لەم کۆبوونەوەی گەر ئەنجامەکەی بەپێی پێویست نەبوو بەپێی خواستی حیزب و لایەنە سیاسیەکانی دیکە نەبێ؟ بێگومان ئەوەی کە هەیە تاوەی تاری تەنسیقی بڵێن چوارچەوەی هەماهەنگی سوورنە سەر ئەوانەی خۆیان یان دەڕۆنە دەرەوەی پرۆسی سیاسییان دەڕۆن بەرەو ئۆپۆزیسیۆن یانیش بەشداری دەبن بە کومەمدا تەوافقی کە من ئاماژەم پێدا بێگومان لە هەردوو ڕۆکەوە ئەوەی کە دەکرێتەوە بۆ بڕیاری ئەوان ئایا چه بڕیارێک دەدەن بەڵام بە هەموو شەوێک بۆ ئایندەیەکی ئارامتر و بۆ عێراقێکی دوور لە دەستێوەردان و وەکو باسم کرد ئەو بەرپرسیارەتێک کە پێویستە هەموو لایەنە سیاسەکان هەریگرن ئەمیش ئەوەیە کە بڕین دەتی دەرەچی یان باشترکردنی بژێوی خەڵک عێراق ئەم حکوومەتەی بەڕێز عادڵمەهدی شەقام کە داخوازەکانی شەقام لە کارکێشانەوەی حکوومەتەکە و بەهۆی کۆمەڵێک نەداری نەبوونی و
نەعەدالەتی و بوونی فەسادی ئیداری کۆمەڵێک کێشەی گەورە بەڵام ئەمڕۆ ئەو کێشانەی کە بەم شێوازەیەکی هەیە لەوانەیە لە داهاتوو زیاتر بێ ئەگەر تۆ مەبدەئێکی تەوافق لێنەوەیانە سیاسەکە نەبێ لەسەر شێوازێک کە بتوانێت کە خزمەتی بە ئایندەی عێراق و پرۆسی سیاسی و پرۆسی دموکراتی و شەفافێت و بتوان کرد بژێرخانی ئابووری وڵات ساتکە ئەمە پێویستمە مەبدەی تەوافقەیە نەک لایەنە خۆی فەرز کرد ئەو لایەنن کە ئێستا بۆ نمونە بەشێک بوونی لە داهاتووی ئەم لە ڕابردووی ئەم حکوومەتانەی کە هەبوونە ئەگەر باش ئەگەر خراببوو بێ بەڵام ئێستاکە ینی با بڵێن هەموو شکاتەکان ڕابردوو بخیتە سەلانێک لەوانەیە ئەمە ڕنگدانەوەی هەبێ یان خۆیان لە بەرپرسیارێت دوور بخەونەوە. بەڵێ دوا پرسیارم ئاراسی جەناب یەکەم دەزانم کە جەنابیش کاتر نەبوو زۆر سپاس دەکەم بەڵام کە ئامادەبووی لە بەرنامەکەمان سەبارەت بۆی تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پێگەێنانی حکوومەتی داهاتوو بە دیاریکراویش لەسەرم کۆبوونەوەی ئەمڕۆچی دەبێت و ئەنجامی ئەم کۆبوونەوەیە پێشبینی چی لێ دەکرێت. ئێمە هیوادارین ئەم کۆبوونەوە دەرەنجامێکی باش و خێری هەبێ بۆ عێراقیەکان و ئێمەش وەکو کورد تەمەنا دەکەین کورد بەوەی دەچین کە نبینە بەشێک لە کێشەکانی نوێماڵی سن نەبێ نێوماڵی شعیبێ یان چقی بڕیادان لە عێراق ئێمە پێم وایە کێشەکانی ئێمە وەکو فەلسەفە و بیریەکی نیشتیمانی کوردستان کە کێشەکانمان چارەسەر کێشەکانمان باشترکردنی بژێوی خەڵکی کوردستان ئەمنیەتی کوردستان ئابووری کوردستان لە ڕێککەوتنی لەگەر بەغدا بۆیە ئێمە وەکو خاوەنی قەزیەکین قەزیەی مەسەلەی مادەی 140 خاوەنی پرسێکی گەورەین ئەویش پرسی نیشتیمانن تەوەیە ئەمنیەتە ئابووریە هەموو ئەوانە پێمان وایە لە مەبدەئی تەوافق و ڕێککەوتن لەگەر کۆی لایەنەکان دەگونجێن نەک بەشێک بە دۆست و بەشێک بە دژمنی خۆت قبول بکە ئێمە کوی چیت نیشتیمانی کوردستان لەسەر ئەو مەبدە بەردەوام دەبین کە نەبینە بەشێک لە کێشەکانی نێوماڵی شیعە نێوماڵی سونە بەڵکو ببینێ بەشێک لە چارەسەر و دەستکەوتی زیاتر بۆی بتوانێت خەڵکی کوردستان لە داهاتوو ئارامتر و باشتر و بژێوی ژیان بژێوی خەڵکی کوردستان باشترکەین. بەڵێ بەڕێز هەرێم کەمالاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوونێت لە پرۆگرامی تایەک کە لە بەغداوە لەگەڵمان بووی.